ڕۆح خۆی گەواهی دەدا بۆ ڕۆحمان کە ئێمە ڕۆڵەی خوداین. ئەنجیلی پیرۆز ڕۆما 8 ئایەتی 16. پیرۆز عیسەی مەسیح تۆ خۆشەویستی بۆ ئێمە بۆ هەتایی تۆ تەنها ڕووناکی بۆ ئێمە. پیرۆزی عیسەی مەسیح تۆ خۆشەویستی بۆ ئێمە بۆ هەتایی تۆ تەنها ڕووناکی بۆ ئێمە. ڕوڵەهی تۆ خوداوەند لەسەر ڕێگای تۆهی خوداوەندە لەسەر ڕێگای خوداوەندە. خوداوەند لەسەر ڕێگای تۆهی خوداوەندە لەسەر ڕێگای خوداوەندە.